ئەزانن لە خۆتۆ بڵێ پێغەمبەر وایوت چەندێ خەتەرە بە تایبەتی بۆ ئەگەر کەسەکە طبعا زۆرینەی ئەوانەی درویان بەدەم پێغەمبەرەوە کردێ زۆرینیان ئەڵێن ئێمە نیەتمان باش بووە لەبەرەوەی خەڵک بترسێنین دەست کاتە نوێشکردن درۆیەکیان بەدەم پێغەمبەرەوە کردە لەسەر نوێش لەبەرەوەی خەڵک بترسێنین دەست کات نازام چی بکات درۆیەکیان بەدەم پێغەمبەرەوە کردە پێغەمبەر وایوتە درۆشەکەن جاری وایە درۆکە کابرا هیچ لە خۆیەوە قساکە یا لەبەر خاتری مەذهبێکی سیاسی ها کابرا تووڕەبوو ئەو ڕۆژە تووڕەبوو دوای ئەوەش داوای لێبوردنی کردمانە تووڕەبوو دەستی کردە کفرکردن من فلان حزب خوامە فلان حزب پێغەمبەرمە فلان حزب نازام چیمە ها جاری وایە لەو تووڕەبوونانە زەرامێ درۆشەکە ئادەم پێغەمبەر وەسڵ الله وسلم بەس ئەو کابرایە خوا ڕەحمی پێ کرد ئەگەر خوا تۆبەکەی لێ قبول کە تۆبەی کرد و پەشیمان بێت و ئەگەر خوا تۆبەکەی لێ قبول کە چونکە هەندێک جار ئەوانە تۆبەکانشیان قبول نابێ خوا پەنامان بدە جا لەسەر مەذهبی سیاسی یا سەر حزب بۆیە من ئەڵێم ئامان خۆتان بپارێزن لە حزب و لە مەذهب ئامان چون ئەم حزبە کوێردەکە بۆیە پێوتێت تعسوبی حزب زان تعسوب یعنی چی یعنی پەڕۆیە بدەیتە بان چاوتە هیچ نەبینی ئیلا ئەوە نەبێ کە هاوەبان چاوتۆ ئیتر کوێردەکە نایە لێ ئەم لا ئەولای خۆت ببینی نایە لێ حەق و نەحەق ببینی تعسبی مذهبی تعسبی حزبی ئەمە لە گەندەڵترین شتەکانە هەتا لێی دەرنەچیش نازانی هەتا لێی واز نەهێنی نازانی تۆ لە چی کارەساتێکا بوویتە ئیتر ئەمە وات پێکات درۆ بەدەم پێغەمبەرەوەکەی درۆ بەدەم خواوە ئەکەی بەداخەوە جاء پیغمبر فرمي صلى الله عليه وسلم لا تكذبوا علي افرمي درو بدم من ومكن فانه من يكذب علي فليلج النار شلون يخوي لا اجري جهنم امادك من كذب علي متعمدا طبعا حديث انا هم بخاري ومسلم من كذب علي متعمدا فليتبوأ مقعده من النار اما امام بخاري جماره سطو حوت او بيشو امام بخاري جماره سطو شش ولفظك امام بخاري وامام مسلم جماره يك وهروها لحديث كتاب پیغمبر فرمي صلى الله عليه وسلم من يقل علي ما لم أقل فليتبوأ مقعده من النار هذا إمام بخاري وإمام مسلم يرنوا من روى عني حديثا وهو يرى أنه كذب فهو أحد الكذابين هل كسب دم منه قصيبك وبزاني دروية بالراسي خويك يكلا دروزنان بلام آقاتان ليه حديث درو كردن بدم بيغمروك ودرو كردن يا بدم ملا تارقو ستو تواني دروية بدم منه بكي اتواني دروية بدم كسي كي ترو بكي ئەمە لەوانەیە هەر درۆیەکت بۆ بژمێرێ بەڵام درۆکردن بە دەمی خوا و پێغەمبەری خوا یعنی ئەتخاتە ئاگری جەهەنەم و خوا پەنامان بدە